چۆنن؟ سڵامتان لەبێ. باش ئێمە تەوەرەکەمان لەسەر گەنج و خۆبەخشی و کەچی ئێرەش گەلەریە و شوێنێکی هونەریە. زۆر شتێکی ئاساییە چونکە ئەوە یەکێکە لەو گەلەریانەی کە کاری خۆبەخشی تیاکەن هەموو کەسانی کە لێرن کاری خۆبەخشیەکەن بە خۆبەخشی لێرن. بەس تۆ شتێکی تر نازانێ ساز ناکەی کاری خۆبەخشی بەس لەلای گەنجان کۆبنەوەی کۆمەڵی گەنج لە ڕێکخراوێکا و هەندێک ئیش و چالاکیە. لەوانەیە بەداخەوە ئێستا وای لێ هاتبێ کاری خۆبەخشیمان لە کۆنەوە هەبووە لەناو باپیرانمانە کە بۆ نمونە کشت و کاڵیان کردو یارمەتیەکیان داوا لە کاتی پێشمەرگایەتی بەس لەوانەیە ئێستا وای لێ هاتبن. کاتە با ئەمە زۆر گفتوگوی لەسەر نەکەین چاڕی میوانەکانمانەکەین و گفتوگوی زیاتر باشە بزانین میوانەکان چین. میوانن vê carê yên bernameya gencan e. Rewac Hacî li sala 1989 li Şinwa Rojhilatê Kurdistanê jî dayk bûye. Xwediya bawernameya Bakaloryosa li kargerî kar. Rewac berpirsa rakhandin û lêkolîniye li dezgeha xêrxwaziya Barzanî. Gulbaq Sabah li sala 1990 li Hewlêrê jî dayk bûye. Xwediya bawernameya master e li kargerî û birêvebirnê. Gulbağ endeziyar e. Deştî Şukur li sala 1988 li Hewlêrê jî dayk bûye. Xwediyê bawernameya Bakaloryosa li kargerî kar. Deştî serokê grûpa CHK ye. Şeyma Nûrî li sala 1994 li Hewlêrê jî dayk bûye. Xwediya bawernameya Bakaloryosa li yasa. Şeyma çalakvana medenî ye. زۆر بەخێر بن خۆشحاڵین بە ئامادەبوونتان بابەتی ئەمڕۆمان کە لەسەر گەنج و کاری خۆبەخشیە ماوزان قسەی زۆر هەڵەگرێ بەس پێش هەموو شتێک ڕای کۆمەڵی خەڵکمان وەرگرتووە لەسەر ئەوەی کە ئایا گەنجان تێگەشتیان بۆ کاری خۆبەخشی چییە با بزانین ڕای خەڵک چییە. تا چەند هەستەکەی گەنجانمان تێگەشتنێکی باشیان هەبێ بۆ کاری خۆبەخشی. بۆ خۆی بە پێی دوایین راپۆرتی نەتەوەیەگرتوەکان لەسەر کاری خۆبەخشی ١٧٠ کاری خۆبەخشی لە هەموو جیهانە ئەوانە ئیکەن کە هیچ ڕەبتێکیان بە ڕێکخراوەکانەوە نییە ینی خەڵک لەسەر ئاستی ژانی خۆیەکە لە ژیانی ڕۆژانەیە کوردستانیش وەکو بەشێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست داتای لێ وەرگیراوە لەو راپۆرتە کە ئەوەی کە ئەیبینین و هەستی پێەکەین گەنجان خولیا ینی لە ناخی خۆیانە ئەو وزەیە هەیە بۆ کاری خۆبەخشیکردن بەڵام پێویستی بە ڕێخستنەوە هەیە چونکە لێرەیە خۆبەخشی تۆزێک بە هەن وەرنەگیراوە لەبەر ئەوەی کە لە وڵاتانی تر پێش ئەوەی لە هەر دام و دەستگایەک یان حکومی بێت یان لە حکومی وەربگیرێت داوای ئەوە لە یەکرێت چەند سەعات کاری خۆبەخشیت کردووە لە سەرنجامە تو ئەبێ بگەڕێ بە دوای ڕێکخراوێکە بۆ ئەوی شوێنێکت بۆ بدۆزێتەوە بچی لێ خۆبەخشی بکەیت سێرتیفکەیت بەیان هەر لێتەرێک بە پێت بدات تۆ بڕۆی لێ وەربگیرێت ئەمە هاوسەنگیەک دروستەکە لەوەی کە هەموو خەڵک فێرە بێت پێویستە خۆبەخشی بکات. کاری خۆبەخشی زۆر مهمە زانی مامۆستا ئێستا لە زۆربەی زانکۆکانی جیهانە بەتابی زانکۆ پێشکەوتووەکان ئەگەر تەخەڕوجکەی لێ و تەواویکەی تقدیمی ئیشێکی بکەی ئەو شێریکەی لە تەپرسێ ئەبێ زەحمەتکاری خۆبەخشی کردووە ینی ئەتلیست ئەبێت چەند ساعتێک کاری خۆبەخشی کرد بێ بۆیە پڕمەدڵ و پڕ بە گیان هیوادارم حکوومەت گشت سێکتەرەکان لە هەموو لایەک پشگیری کاری خۆبەخشی زیاتر بکەن ڕاستە هەنێک هەیە هەنێ ڕێکخراوان بەڵام پێویستی بە دیڤۆلۆپکردنی زیاتر هەیە ئەتوانین وەکو بوستێک بەکاربێنی وەکو ئینێرجی وەکو بنزینێکی کۆمەڵگە بەکاریان بێنین مەسەلەن لە دایرەیەکە بینی مامۆستایەک نەخۆشە پێی ناکرێ دکتۆرێک نەخۆشە پێی ناکرێ مهندیسێک نەخۆشە پێی ناکرێ ئەوە لە سێکتەرەکانی حکومێ با بڵین ئەتوانین تۆ لەو گروپە خۆبەخشە چەند هەزار کەسەی کە هەتا کە ئەڵی خۆبەخش بەمانای کەلی با بە خۆبەخش بێ جارە خۆبەخشی تێرمێکە ئەتوانین کەسێکەوەتە خۆبەخش کەسێکەکە ئەو توانایی کە بەکاری ئەهێنێت ئەو توانایی کە هەیەی بەکاری هێنێت بۆ پشتگیریکردنی ئاشتی و بەرەو پێشچوونی گەشەسەرنی بەردەوام لەو ڕێوە ئەتوانی یەک دنیا مەسەرەن ئاشتەوایی دروستکەی ئەبینی هەزار خۆبەخشی هەیە بیستی مەسیحیە بیستی یەزیدیە با بڵێن بیستی موسڵمانە ئەوە هۆکارێکی زۆر باشە بۆ لە یەک نزیکردنەوەی ئەدیانەکان و
کلتورەکان و قەبیلەکان. وەکو گەنجێک تا ئێستا بەشداری هیچ کارێکی خێرخوازی و خۆبەخشی و کردووە؟ بەڵێ لە ڕێکخراوی هۆبی بووم لە بۆ قیادە و لیدرشپ و ئەو شتانە بوو. هەفتانەی دووجار بوو سیمینارێک بوو باسی قیادەت دەکرد و باسی ئێنڤایرۆنمنتت دەکرد بیئە کوبی ئەیچا دەکەیەوە کو فاکتوریەکان دەکەیە دەری شاری. بەس طبعاً هەر سوودێکی شخصی هەبوو زیاتر لەوەی سوودێکی مجتمعی هەبیتن چونکە دائیمەن پارەکە غڕ دەکرا و دائیمەن لە بۆ یەک نەفەری دەڕۆیشت و دائیمەن ئەو ژنە یان یاخود ئەو نەفەرە سوودەکەی لە پارەکەی دەدیت و سەرفی مەسرفی ئەو ڕێکخراوەی نەدەکرد. فەیعنی ڕێکخراوەکە بەجددی سەقەت بوو سەقەت بوو. کارەکەی تۆ چی بوو بۆ کارە خۆبەخشیەکە؟ لەوێندەر یەکەم جار ستودنت بووم لە پرزنتیشنی لە سیمیناری یەکەم یعنی وەکو ئەوە کچوو بووم وەکو ستودنتێک یعنی لێی فێرمم لە ئەوەی دووەم زیاتر لە بۆ ڤۆڵنتێری دەچوم بەس کاتێک یان دیتم کە سوودێکی ئەوهانی لە سیمیناری دووەم سوودی یەکەم لە سیمیناری یەکەم بوو بەس ئی دووەم زیاتر لە بۆ پارەغڕکردنەوەکە بوو. کۆتایت پێهێنا ینی تا ئێستا بەردەوامنی؟ نەخێر. بۆچی بەردەوام نەبووی؟ ڕێکخراوەکە قەپاتکرا. بۆ چوونی گەنجەکانمان بینی با ئێمە سەرەتا لە پێناسەکەیەوە دەست پێ بکەین کاری ڕاج چۆن پێناسی کاری خۆبەخشیە کرێ ڕۆحەتی خۆبەخشی چییە؟ لە کۆمەلگا بۆ کۆمەلگا ڕەنگە گۆڕانکاری بەسەردا بێتن خۆبەخشی لە کۆمەلگەی کوردستان لە کوردستاندا لە مستەوایەکی ئەکادیمی هەتا ئەندازەیەک نەبووە بە شێوەیەکی کۆمەڵایەتی پێشتر لە ئێمە لە کاتی قەیرانەکان بینیومانە بەڵام کاری خۆبەخشی بەخشینی توانایەکە مادی بیان معنەوی یان بیر و هۆش یان ئەو هێزەی جەستەیەیە کە کەسێک بێوێ پێشکەشی بکات ئەو کەسانە دەکرێت کەسانی معنەوی بن دەکرێت کەسانی ئاسایی بن لە کوردستان پێویست بەوە دەکات کە ئێمە کار لەسەرەوە بکەین کە ڕۆحیەتی خۆبەخشی بە شێوەیەکی فراوان دروست بکەین و ماف و ئەرکەکانی خۆبەخش دیاری بکرێتن و بە یاسایەک ڕێک بخرێتن لە کوردستان. باش دواییە سەر بابەتی یاسایەکەی شەیما خان بە بڕۆی تۆ لە کوردستان لەم کاتەیە وەکو گەنج هەمومان گەنجین کارە خۆبەخشیەکان چۆن گەنج چۆن پێشوازی لەو کارە خۆبەخشیانەکات؟ کاری خۆبەخش لە هەموو کۆمەلگایدا ڕۆحیەتێکی هەیە کە ئەگەر هاتوو ئەو تاکێکە لەو کۆمەلگادا ئەو ڕۆحیەتی لە بۆ دروست بوو ینی پێویست بە هیچ لایەنێک ناکە پاڵی پێوە بنێ بۆی کە هەنگاوی بۆ بنێ یاخۆت بە ڕووی کاری خۆبەخشیەوە بچێت کە ڕۆحیەتەکەی لەناو هەبوو بەبێ هیچ ئاماژێک کاری خۆبەخشی بە زیادەوەش دەیکات. واتە پێویستە ڕۆحیەتی لە پێش ڕۆحیەت دروست بکرێت. باشە گوڵباخان ئەتوانین بڵێن کە کاری خۆبەخشی مەسەلەن بیر و باوەڕەکەی پەرەیسەندووە لە ناو گەنجانمان یاخود مەسەلەن گیانی خۆبەخشی لە ناو گەنجانمان پەرەیسەندووە؟ وەکو برادران ئاماژەیان پێدا خۆبەخشی ئەمن پێم وایە لەوەندەی کە بینیشمە پێم وایە شتەکە بە فیترەت لەناو هەموو ئینسانەتی هەیە. جا ئەگەر ناوی بنەی خۆبەخشی ئەگەر ناوی بنەی خێرخوازی ئەگەر بیبەستیەوە بە بیر و باوەڕەکی دیاریکراو کە لەناو ئەو کەسەی هەیە ئەوە وجودی هەیە. لە کوردستانیش ئەمە ئەگەر لە ئینسانی یاعتیادی لە شوێنی دی ئەوەمان ئەگەر زیاتر نەبی کەمتر نییە چونکە ئەگەر تەمەشای بڵین مێژوومان بکەیت تەمەشای ئەو ڕۆمان بکەیت تەمەشای زۆربەی ئەو کار و چالاکیانە بکەیت کە لەناو کولتورماندا هەیە و ئەمە لێ ڕاهاتینە ڕۆژانە بیکەین شتێک بووە کە پەرەی سندیە بە هەرەوەزی شتێک بۆ نمونە ئێستا ئەوڕۆ لە هەولێرێ لە هەر شارێکی کوردستان ئەمن سیارەکەم تێکچی مثلا تایەکەم بتەقی ئەو هەموو خەڵکی دێن یارمەتیم بدەن نەمەجبورن نەکەس داوایان لێ کردیە بە هەمان شێوەی ئەو نمونە هەزاران نمونەی تر هەیە فەمن پێم وایە لە کوردستان ئەگەر ئەوە لە مستەوای ئینسانی ئاعتیادی زیاتر نەبی کەمتر نییە و زۆریش لێ رازیمە کەواتە من باسیەوە کار ڕۆحێتێکەیە باشە شێما خانیش باسی کرد ئەم ڕۆحێتی کاری خۆبەخشیە چی دروستێکە کاک دەشتی؟ هەڵبەتە هەموو ئینسانێک هەموو تاکێک وەکو گوڵەوە خان ئاماژەی پێکرد لە فترەتی خۆیدا چی یعنی چ شتێکەیە کە وا لەم گەنجە بکە ئەم ڕۆحێتی لا دروست ببێ ڕۆحە ئینسانیەکە وای لێ دەکات بۆ نمونە کە دەبینێ لە شوێنێکدا کۆمەڵک کەس پێویستی بە هاوکاریەک هەر هاوکارێک هاوکاری معنەوی بێ هاوکاری مادی بێ هاوکاری کۆمەڵایەتی بێ بە هەر شێوازێک بێت کە حەز دەکا ئەو توانایی تیادا هەیە بۆ نمونە کەسێک کە پێویستی بەوە هەیە ڕێ پیشان بدرێت لە جۆرێک لە جۆرەکانی با بڵێن ئیشێکە ناتوانێت یاخود
هەر جۆرە پێداویستیەکە کە پێویستێتی ناتوانێت بەدەستی بێنێت ئەو حەز دەکا ئەو خۆبەخشە حەز بەوە دەکا کە ئەو دەتوانێت هاوکاری بکات دەچێت بەبێ ئەوەی بەرامبەرەکەی هاوکاری داوای هاوکاری دەبکات دەچێت پێی دەڵێ کاکەوە شتێکی وایە من دەیزان و ئیشەکەی لە بۆ جێبەجێ باشە بام پرسیارێکترت لێ بکەم ئێمە زانین کە کاری خۆبەخشی هەر لە کۆنەوە هەبووە مەسەڵەن کەسێک کشت و کاڵی کردووە خزمەکانی یارمەتی داوە یان وەختی خۆی کەسێک خانووی کردووە دراوسەکانی هاتوون یارمەتیان داوە ئەگە بەراوردێک بکەین لە چاو ئەو کات ئەتوانین بڵێن ڕێژەکە بەرز بۆتەوە یاخود نزم بۆتەوە لە ئێستادا زۆر گۆڕانکاری بەسەرداهاتی هەم دەتوانین بە شێوازێکی کە پێناسی لەبەوە بکەین کاتی خۆی بە هەرەوەزی ئیشەکان کرایە بەبێ ئەوەی کە کەس داوایان لێ بکات بەبێ ئەوەی ڕابگەیەندرێت کە شتێکی ئاوا هەیە بە خۆیان دایانزانی دەچون هاوکاریان دەکرد لە ئێستادا زۆر کاڵ بۆتەوە ئیلا بە چاڵاکی یاخود بە ئیڤنت بۆ نمونە چاڵاکی خێرخوازیە چاڵاکی ئینتەرتینمنتە چاڵاکی کۆمەڵایەتیە لە سوشال میدیا کەس داوای ناکرد خەڵکە چوو یارمەتیەدا بەس ئێستا بێ بە زۆر بچی بڵێ کاکە دەوەرە یارمەتی شەرت نییە بە زۆر قەیرانێک ڕوو دەدات یاخود چاڵاکیەک هەیە بە تایبەت لە ناو گەنجان کە حەز بەوە دەکەن کە لەو چاڵاکیە خۆیان دەبینەوە باش دەست خۆش با من لێرەیە تێناپەڕین بەجددی چی وای کردو ئەم با بینە سەر قۆناغەکان بەپێی قۆناغ ئەمان ئایا بەجددی ئەم ڕۆحێتی کاری خۆبەخشی کاڵ بۆتەوە چی وای لێ کردو کە کاڵ بێتەوانی بۆ پێشتر ئێستاەوە تا برادران باسیەکەن کە پێشتر ڕۆحێتێکی جوان هەبووە بۆ ئێستا ئەوە نییە تەبیعی من بە پێچەوانەی قسەکانی کاکدەشتی ڕایم وایە کە پێشترش تەنزیمکردنێک هەبووە لە کاری خۆبەخشی لە کۆنەوەش ینی لە ڕێگەی مختارەکانەوە لە ڕێگەی ڕدین سپی و ئەوانەی کەسایەتەکانی دو پلانێک دانراوە پێکەوە هاوکاری ئەو خێزانانە بکەن کە لیان دەقەومێت واتە تەنزیمکردنێک هەبووە ئێستا پێویستە ڕۆحێتەکە بە شێوەیەکی ئەکادمی تەنزیم بکرێتن ئەو کەسانە پێگەیان دیاربی لە کاتی کاری خۆبەخشیدا شەرت نییە تو بێی لە کاتێکدا خۆبەخشی کارێکی خۆبەخشی بکەیان بەخشینێکت هەبی لەو کاتێک کە کارساتێک ڕوودەداتن دەکرێت لە کاتە ئاساییەکاندا ئێمە لە کوردستاندا بەگشتی کێشەیەکی زۆرمان هەیە لەو شوێنانەی کە ئێستا لە ڕابردوویان بە قۆناغی جودا ڕوبەڕووی نەهامەتی بوونەتەوە ئەتوانین ئێستا بڵێن لە گوندەکان پێویست بەوە دەکا گروپی مامۆستایانی خۆبەخشە بن بچن هەندێک زانیاری زیاتر کاری مرۆڤی بکەن یعنی پێویست بەوە دەکاتن باشە کاکڕاج ئەتوانین بڵێن کە کاری خێرخوازی ئللا ئەبێ خۆبەخشی بێ یاخود جۆرێکە لە کاری مەسەلەن خۆبەخشی جۆرێکە لە کاری خێرخوازی بە تاکید هاوبەندیەک هەیە هاوبەندیەک لە بینی کاری خێرخوازی و کاری خۆبەخشی تۆ لە کاتێک دەی شتێک پێشکەش دەکەی دەبەخشی کەلێت زیادە جا ئەگەر کاتە جا ئەگەر مادەیە جا ئەگەر ئەو بیر و بیرکردنەوەیە کە دەتەوێت پێشکەشی کۆمەلگا بکەی و تۆ پێی گەیشتی یعنی تۆ دەتوانی لە ڕاستیدا بە بڕای من مۆزوعی خێرخوازی کۆنسپتێکە لە ئاینەکانەوە سەری هەڵداوە ئەگەر بێ و بەراوردی بکەی بە خۆبەخشی لەوە دەچێت هاوتەریبی یەک بە هەمان شێوە یەک ئامانجیان هەبێ ئەویش گەیاندنی خزمەتە بەبێ بەرامبەر بەبێ بەرامبەری مادی یاخود بەبێ ئەوەی قازانجی کۆمەڵایەتی لەسەر بکرێت لە ئەسڵدا جاگە بەخسی تۆ خەڵەکەمی بەشدار لە کاری خۆبەخشیە لە ئەمریکا بە جۆرێک لە جۆرەکان بڵێ بۆ نمونە تۆ هەر لە کە لە ماڵی دەیە دەرێ هەر بە جادەدا دەڕۆی بەردێک لەسەر جادە بیخێ هەموو کەسێک ئەو ڕۆحەتی هەیە لە ئەسڵی خۆیدا هەیە بەڵام خۆی درچی دە زۆر باش ئەم پرسیارە ئەو پرسیارە لە شەیما خان بکەین هەر کەسێک بە پێی ئینتیمای ئەوەی کە لە ناخیدا هەیە ئەو هەرکە ئەو کەسێکە ئەو ئینتیمای لە ناخیدا دروست دەبێت پەرە پێدەدا یاخودنا ئەو دەگەڕێتەوە سەر ڕواڵەتی تاکەکەی کە لەو کۆمەلگایە و کە لەو ژینگەیەدا پەروەردە بووە ڕۆحیەتەکەی پەرە پێدەدا یاخود پێی نادات مەبەستم ژینگەکەیە کە ڕۆحیەتی پەرەی بە ڕۆحیەتە بداتە ژینگەیەکە و دەوروبەرەکە کۆمەلگایەکە مەسلەی ئینسانی مەسلەی خۆبەخشی پەیوەندی بە ڕوحەوە هەیە پەیوەندی بە ڕوحەوەیە نەک بە ئاینەکان هەموو ئاینەکان و پێش ئاینەکان و مەسلەی ڕوحی دوو هەستی چەندت هەیە بەرامبەر ئەو
شتانەی کە ڕوودە پێویست بە تو دەکاتن تو بیکەی بە شێوەیەکی ئارەزومەندانە بەبێ بەرامبەر لەسەر ئەمە بنیاد دەنێت. باشە ئێوە هەمووتان باسیێواکان کە پەیوەندی بە ڕۆحەوە هەیە بەڕای تۆ گوڵباخان پەیوەندی بەوە نییە کە مەسەنەن ئەو گەنجە لە چ خێزانێکا پەروەردە بووە و چۆن پەروەردەیان کردو بۆی کە ئەو ڕۆحیەتی هەبێ؟ بەڕای من زۆر پەیوەندیشی هەیە چونکە شتێک زۆر شت هەیە ئەمە لە ناخمانەوە لە ڕۆحمان لە فترەتمان هەیە بەڵام سەبر کە گەورە دەبینین لە چواردەورمان کەس نایکە کەس باسی ناکە کەس بە شێوە جوانەکەی ئەدڤرتایزمنتی لۆ ناکە یعنی بڵین ئەوها نایخاتە ڕوو بڵێ ئەوە شتێکی باشە و ئێستا کاتی ئەوەیە بۆ نمونە ئێستا مۆدەیەتی هەمومان دەچینە جامیعە بە ئەوەش مۆدەی بێ کە لە پاش جامیعەش 2 سەعاتیش شتێکی تر بکەین کۆمەلگاکە باشکەین ئەو شتەکە لە جێیان زۆر باوە پێی دەڵێن کۆمیونیتی سرویس واتە خزمەتکردنی کۆمەلگا جا خزمەتکردنی کۆمەلگا شتەکە کە هەموو ئینسانەکان لە ناویان حەزیان لێە یعنی یارمەتی کەسێک بدەن بەڵام ئەو هەست پێکردنا زۆر ئەو گەشەسەندنی ئەو هەستە و ئەوەی کە وای لێ بکە ئەو کەسە ئەو هەستەی بخاتە قاڵبی پراکتیکەوە دەست پێ بکە پراکتیسی ئەوە پێویست دەکات طبعاً لە خێزانەکەی کە ببینی ئەمن کە منداڵ بم ببینم داکمیان بابم ئەمن دەنێری یارمەتی خەڵکی دی بدەم بڵێ لەگەڵ خوشک و براکانت بچن ئەو شتە بکەن ئەوە بۆ ئەو کەسە بکەن بە شوەیەکی تر پرسیارەکەم دوای لە کاگڕاواز کرد جوابی نەدام و هەر لەسەر قسەی تۆ بە قسەی تۆ بێت ئێمە باو باپیرانمان ڕۆحێتێکی بەڕاستی خۆبەخشی و ڕۆحێتێکی جوانیان هەبوو بۆ هاوکاری باشە ئەو ڕۆحێتە ئێستا لەم قۆناغا ماوەتەوە بۆ ئێمە ژووکو ئەوانمان کردو وەکو گەنج بەتەکیت ماوەتەوە و زۆر بەهێزیشە بەڵام هێزێک پێویستە تەنزیم بکرێتن ئێمە لە کارەساتەکانی ڕابردوو لە ساڵی 2013 ئێمە بینیمان کاتێک کە پەنابەرانی سووریا یان باڕوونتر بڵێن کوردانی ڕۆژئاوا کاتێ کە ئاوارەی هەرێمی کوردستان بوون لە ماوەی 24 ساعات 5 کەم بوونەوە ئەگەر ڕۆحیەتی خۆبەخشی و بەخشندەی خەڵکی کوردستان نەبایە نەکڕخراوەکان و حکوومەتی کوردستانش هیچ پێ نەدەکرابوویان ئێمە دەمانبینی ڕۆژانە چۆن خەڵک لە کەمپی بەحەرکە کە پەنابەرانی ڕۆژئاوا گەیشتن بۆ ئەوێ لە بلنگۆی مزگەفت مامۆستای ئاینی بانگی کردن خەڵک پێویستی بە هاوکاریە ئاوارە بوونە خەڵکانێک ئەو خواردنەی کە لەسەر خوان ئامادە بوو هەڵیانگر بوو ئینان بوو ئێمە بە چاوی خۆمان بینیم کاک ڕەواج پرسیارێکە لەسەر ئەو قسەی تۆ کە وتت پێویستە بەرنامەی بۆ دابڕێژرێ ئایا دامەزراوەکان و کۆمەڵی مەدەنی هیچ کارێکیان کردووە لەسەر ئەوەی کە مەسەلەن ئەو ڕۆحیە لە ناو گەنجانە زیاد بکەن یاخود پلانی بۆ دابنێن بە دوو شێواز کرایە شێوازێکیان بەڕاستی دەرەنجامی باشی نەبووە لەسەر گەنجەکان وای کردو کە گەنجەکان تۆزێک پاشەکشە بکەن و بەشێکیشیان زۆر بە باشیشیان کردووە ئێمە لە کوردستان لە فترەی ڕابردوو زۆربەی ڕێکخراوەکان هێزی سەرەکیان کارمەندیان ئەو کەسانە نەبووە کە بە پارە مانگانە ئیشی کردووە ئەو هێزە بووە کە خۆبەخش بووە هاتووە کاری کردووە لە زۆربەی حملاتەکانی کە لە کوردستان چ ئەوەی شنگال ئەوەی و کارەساتی شنگال ئەوەی کوردانی ڕۆژئاوا هەر ئەوانەی ئاوارەکانی لە ناوەڕاست و باشووری عێراق هاتن لە کوردستان زۆربەی زۆری هێزی کاری ڕێکخراوەکان خۆبەخشەکان بووینە و خۆبەخشی بووە باس ببورن دیمان زیاتر تەرکیزی سەرەوە بوو ئەو شێوازەی کە مەسەن ڕێکخراوەکان و کۆمەلگەی مەدەنی ئایانوی کاری لەسەر بکەن ئایا گەیشتۆتە ناو ڕۆحێتی گەنجەوە شۆڕ بۆتەوە توانیویانە ئەو ڕۆحێتە بە شێوەیەکی باش دروستکەن ینی با بچین لای ڤۆکسپۆپێک باشە پرسیارمان دوای وەڵامەکەم لە تۆوێت باش نییە پرسیارمان لە کۆمەڵە گەنج کردووە ئەگەر بارودۆخێک هاتە پێشەوە بۆ کوردستان و داواتان لێکرا ئێوە وەکو خۆبەخشە کار بکەن ئایا ئامادەن بچنە ناو ئەو کۆمەکە و مەسەلەن ئەو کارە خۆبەخشێ بکەن بەڵێ بۆ چوونی گەنجەکانە بینین و دوایی ئەمە لای وەڵامەکەیت ئەگەر بارودۆخێکی چاوەڕوان نەکرا و هاتە پێشەوە بۆ کوردستان خوا نەخواستە خراپ بوو داوا لە گەنجان کرا بەشدار بن وەکو خۆبەخش ئایا بەدەم ئەو بانگەوازیەوە ئەچیت و ئەو کارە خۆبەخشی قبوڵەکەی بەڵێ بەتەکیید پێشترشمان کردومانە هەروەک لە ئەوەی 16 ئۆکتۆبەرەوە خەڵکێکی زۆر کوردەکانمان عەرەبەکانمان لە کەرکووک هاتن بۆ هەولێر بە هەموو ناوێک خۆبەخشانە بەشدارمان کرد هەتاکو لە شەڕەکەی پردێش
هەر بە خۆبەخشی بەشدارمان کرد و هەموو کاتش ئامادەین بەشداریە و خۆبەخشیە بکەین بۆ سەر خاکمان وڵاتمان بۆ پاراستنی خاک وڵاتمان چونکە پێویست ناکانی هەموو بار و ئەرکێک باوینە سەر حکوومەت و سەر جێیشەکان و خۆبەخشەکانش ئەتوانن یاری کاری حکوومەت بکەن و لە هەموو حالەتێکدا تا چەند هەستەکەی گەنجانی ئێمە ڕۆحێتی خۆبەخشیانتیایە جا بۆ زۆر کارەکان زۆر کورد لە هەموو کاتێکدا گەنجی کورد ئافرەتی کورد زۆر بە دڵسۆزیوە بۆ خاک وڵاتیان زۆر دڵسۆزن و زۆر خۆبەخشن و ئامادەن لە هەموو شتێکەوە بەڵێ بە تاکید لەبەرەوەی لە کۆتایی داوە بۆ مستەحەتی گشتیە ئیتر ئەمە با بڵێن وەکو گەنجێک بی یاخۆ تەبەقەچی کۆڕبی چکتبی پێویستە بۆ شتێکی ئەوها بەشدار بی لەبەرەوەی ئەم وڵاتە سەرچاوی هەموو لەسەر با بڵێن گەنجان و لەسەر ئیتر ئەو تەبقەی ڕاوەستاوە ئیسفادەی زۆر دەبی و بەڕێی من زۆرش پێویستە بەتاکیل لەسەر هەر تاکێکی کوردە تا دڵۆ پە خوێنی ماوی بەرگری لە شوێنەکەی خۆبەخشی وەکو خۆبەخش چونکەکە بۆن من لەسەر ماڵ و عیلەکەی خۆمە من خاوەنی نیشتیمانم خاوەنی ئەو شارم کە لی ژیایمە لی لەدایک بوومە کاتێکە داگیرکەرێک هاتێکیدا وە بزانم لە یەک کەس و دوو کەس ناقەومێت تێک ناچێت لە حەسەر جەمی تێک بۆیە پێویستە هەر کەسێکە هەستێکی نەتەوەی و نیشتیمانی هەبێت تا دڵۆ پێ خوێنە بێ بە خۆبەخش دیفاع لە وڵاتەکەی خۆی بکاتن گرنگ نییە نەک هەر تەنها هاوڵاتی ئەو نیشتیمانە هەر مواتنێکیش کە لێرە ڕۆژێک لە ڕۆژان ئیشی کردبێ خزمەتی کردبێ یاخود داهاتێکی لەم وڵاتە دەستکەوت بێ لە سەرەتی کە خزمەت بە وڵاتە بکە نەگو تەنها خەڵکی کەمەنەتەوایەتەکان بۆ منە تورکمان بێ مەسیحی ینی لەسەر هەمویان پێویستە چونکە ئێمە لێرەوە کوبرا دەژین هەمومان بەرژەوەندیمان لەو وڵاتە هەیە بۆیە پێویستە هەموو تاکێکی ئەم وڵاتە بە هەموو نەتەوەکانەوە ینی تا پێیان بکرێتە ئەو ڕادەی خوێن لە قەلبیان بێ خزمەت بە وڵاتە بکەن جا بەخۆ مەرز نییە هەموو شتێک بەرامبەر بە پارە بێت چونکە هەموو شتێک دەکرێت بە پارە تەنها وڵات بە پارە ناکرێت. بۆ چوونی گەنجەکانمان بینی قەرار وا وەڵام بیتەوە ئێستا پرسیارەکە بۆ دووبارەکەم ئەو شێوازی کە کاغڕاواز باسێکی لە کۆمەڵگەی لە ناو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیە شۆڕ بۆ تۆ گەیشتۆ بە گەنجان بۆی کە ئەو ڕۆحەتە دروست بێ لەو کۆمەڵگای کە لی دەژێ ئەو گەنجەی ئایا دەتوانی ینی من هەر لە خۆم دەکەمەوە پرسیارە ئایا کە ئەو گەنجەیە دەتوانی ئیتیمان پێ بدا و لە ڕێکخراوەکاندا بە لایەنی کەم ینی زیاتر دوو جۆر هەیە هەندێک ڕێکخراوەیە ئەو کارە دەقۆسیتەوە بۆ مەرامی خۆی تایبەتی خۆی و هەشە پەرە بە گەنج دەداتن بەلایەنی گەنجی دەداتن بۆی پێ بگەێنێ کە ئەو لایەنەی ڕێکخراوەی هەیە بۆ دوو لایەن بیگوازێتەوە لایەنی هەم باشیە و هەم لایەنی خراپیشەیە ئایا گەنج بە پێی تێگەیشتنی خۆی دەتوانی بە کامە لایەندا بڕواتە گەنجیش لەو کۆمەڵگە گەنجەکان ئەوەی بە بڕوای من ئەوە دەکەوێتە سەر ڕێکخراوەکان هەم ڕێکخراوە ناوخۆیەکان هەم ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بۆ نمونە ڕێکخراوی نێودەوڵەتیمان هەیە ببوورە قسەکەشتە بڕم بەس ئەو پرسیارە لەسەر قسەکەی شەیماخان بوو بۆ یوتم باتێن ئەپەڕێ ئایا بەڕاستی هەنێک لە ڕێکخراوەکان ئەو هەلەیان ئیستقلال کردووە مەسەلەن وەکو بڵێ کە گەنج بەکار بهێنن تەنیا وزەیان لێوەربگرن هەردوو حاڵەتی هەیە حاڵەتێکی هەیە هەردوو دیوەکەی دیوەیەکیان کە زۆر باشە گەنجێکی زۆر باش پێدەگەێنن بەڵام زۆر دەگمەنە زۆر بە کەمی هەیە ئەو ڕێکخراوانە کاریان لەسەرەوە کردووە توانیویانە گەنج پێ بگەێنن بەڵام دیوەکەی دیکە بەداخەوە لە وڵاتی ئێمە بەتایبەت لە کوردستان لەبەرەوەی هیچ یاسایەک نییە کاری خۆبەخشەکان ڕێک بخات ببوورە شێمەخانی جیاسایەک نییە تۆ جیازان بەشی ئەوەی مزان هیچ یاسایەک نییە ئەو کارە ڕێک نەخراوە هیچ بە یاسا ڕێکخراونە یاسایکیشی دەق یاسایکیشی لەسەر هەبێتن بەڵام تەنها ڕێکار هەیە لە دام و دەستگاکان ڕێکار هەیە بەو ڕێکارەی کە ئەو دام لەبەرنەبوونی یاسا لەبەرنەبوونی یاساوای کردووە کۆمەڵێک ڕێکخرا و گروپی وا دروست ببن لەسەر ئەساسی ئەوەی کۆمەڵێک گەنجی زۆر باش ئەکتیو چالاک ئیشەکانیان دەبوو بکەن بەڵام بەرامبەر ئەوە ینی خۆڕاستە خۆبەخشی بەڵام لە زۆربەی وڵاتانی دنیادا خۆبەخشی تەنیا ئەوە نییە تۆ بەبێ بەرامبەری سفر هیچ ئیش بکەیت واتە گەنجانیەمە بە بێ بەرامبەر سفر هەر بێجگە لەوەی بێ بەرامبەر ئەو ئیشەی کە کردویانە تەنیا دەچێتە ناو سیڤیان هیچی دیکە هەمووی دەچێت ینی ئەو ئیشەی کە کرایە
هەمووی دەڵێ وڵا فلانە گروپ فلانە ڕێکخراوە ئیشی کردو ناڵێن وڵا کۆمەڵێک خۆبەخش ئەو ئیشیان کردو بۆ نمونە ینی هیچ باشە دەشتی گوڵ باخان بەڕاستی کاری خۆبەخشی بریتە لەوەی کە گەنجێک هەستێ بچێتە ڕێکخراوێک و کارێ بکە لەسەر گیرفانی خۆی لەسەر پارەی خۆی ئەوان چیان پێوت هەموو شتێکی لەسەر ئەوە بەیان جۆرێکە لە جۆرەکانی تر بۆی کە لە لای گەنجان و لە خۆمان ڕوون بێ. پرسیارەکەی جەنابەت لەبیر ناکەم نقطەی وروژان کاک دەشتی باسی ئەوەی کرد کە لێرە گەنج بەس لەبەر ئەوەی ئەمە خەڵکی وەکو ئێمە و ئێوە دەچن کاتی خۆیان یعنی دەبەخشن ئیفۆرتی خۆیان دەبەخشن بەبێ بەرامبەر شتیدی دەکەن نەحکوم یعنی مەبەستم بە بەرامبەر مەبەستم بەرامبەری مادی نییە بۆ نمونە لە وڵاتان سادەترین نمونە ئەمریکایە ئەگەر ئەمن بمەوێت بڵێن قوتابی ئامادەی بم ئامادەیم تەواو کرد بمەوێت بچمە جامیعەی فلان باشە من دەمەوێت بچمە ئەو جامیعەیە دەرەجەکانم باشە لە بڵین لە سەرەتاییەوە هەتا ئەو قۆناغام دەرەجەی زۆر باشم هێنا و لە ڕووی دەرەجەوە لە ڕووی ئەکادمیەوە مؤهلم کە ئەو جامیعەیە وەرم بگری بەڵام وەرم ناگری شتەچیدی هەیە لێم مەطلوبە کە پێیان دەڵێ دەبی ئەمن سرتیفیکەیتێک ببەم شەهادەک ببەم کە پێیان دەڵێ ئەوەندە سەعاتە بەلاش ئەمن خزمەتی کۆمەلگام کردووە جا ئەگەر بۆ نمونە شتێکی وامان هەبی زۆر باشە من مەسەر پرسیارێکی زۆر گرنگتر لەسەر قسەکەی تۆ دوایی لەسەر ئەو وردەکاریە بەس ڕوشم وەر ئەجێڕم بەڵای کاگڕاج پێش بەرنامەکەم گفتوگۆم لەگەڵ چەند کەسێکا کرد لە دەرەوەی وڵاتە ژین بە نەسی قسەکەی بۆت ئەگوازمەوە ئەڵێ کۆمەڵە ڕێکخراو هەیە شاییانە ینی حەفلەیانە کاتێک ئەبینن لە ڕۆژهەڵاتی ناوەڕازیان لە وڵاتێک مەینەتیەک ڕۆیە بۆ وتم بۆچی تی لەبەرەوەی کە کاتێک داوا لە خەڵکەکان پارە کۆکەن یان کۆمەڵی خۆبەخش دەخوان کۆکەنەوانێ ئەم ڕێکخراوانە خۆبەخشن باشە لە سە تاسی ئەو پارەی کە وەریەگرن بۆ خۆیان سەرفەکەن و من لەناو کوردستان بەدادا چۆنم کردو ئەڵێن ڕێکخراو هەیە وایە جا ئێوە من پرسیارەکەم ئەوەیە خۆشە هەست بم بەمە نەکردووە بەپێی پۆلیسیەکانی هەر ڕێکخراوێک کاری خۆبەخشی تەنزیم کراوە ئێمە وەکو لێرە ئەوە تا ئەڵێن تەنزیم نەکراوە BCF هەندێک ڕێکخراوی ترش هەنە سیاسەتی تایبەت بە خۆبەخشیان هەیە کە ئێمە لە وێبسایتی دەستگاش بڵاو کرایتەوە بەڕوونی ئەعلانمان کردو ئێمە چی بۆ خۆبەخش دەکەین خۆبەخش دەبێت چی بکە خۆبەخش ئەوە نیە هەموو ڕۆژ بێتە دەوامێک بکاتن خۆبەخش ڕەنگە لە هەفتەیەک ڕۆژ بتوانێتن زۆر لە ڕێکخراوەکانی جیهان وانە یەک هەفتێک لە کاتی قەیرانەکان ڕوودەدا ئەو کات دێن بە گروپی گەورە و بە کاتی بەردەوام لە ڕێکخراوەکەتان کەسی خۆبەخشتان هەیە بەتەکی باشە ئەم کەسە خۆبەخشە چۆن لای ئێوە ئیشەکەن و ئێوە چیان بەرامبەر ئەو کار و کاتاکەن کە بۆ مەسەڵەن بەڵێ ئێمە بەپێی ئەو سیاسەتە پێویستە لە وێبسایتی دەستگای ئەعلانی بکەین ئەمە سیاسەتی ئێمەیە کە تو خوێنتەوە ئایا تو ئامادەی تۆ داواکاری لێ هەیە تو داواکارێک لە کەسێک دەکەی پێویستە بەو شێوەیە بیتن ئەو ئیشکالیاتە نەبێ و کێشێنە بیتن لە بەرامبەر ڕووداوێکدا بەو شێوەیە تەعامل لەگە دەکەن پێویستە پرەنسیپ و بەها ئەخلاقیانی دەستگا وەڵامی پرسیارەکە ڕێکخراوەکان لە هەر شوێنێکی جیهان بن ڕێکخراو سێ چوار جۆری هەیە ڕێکخراوی کامل قازانس نەویس هەیە کە هیچ لەو پارە کە بۆ خۆی ناگەڕیتەوە ئەو دەرسەتە ئیداریەی کە هەیە و زۆرێک لە ڕێکخراوەکانش تەنزیمیان کردێ لە سەتا هەفتەوە دەست پێ دەکات تا سەتا 39 وەکو ڕێکخراوەکانی کە گەورەنە ئەو پارە ئیداریانە خەرز دەکرێتن بۆ مەسلەی ئەمنیەتی ئەو کەسانی کە دەگەنە شوێنەکە چالاکێک دەکەن و بەدڵنیاییەوە ڕێکخراویشەیە بە هەمان شێوەکە قەیرانێک ڕوویدا ڕاست دەکەن جەژنیانە پێیان خۆشە قەیرانێک ڕووی داوێ بۆ ئەوەی بتوانن ئیسپات و زودی خوان و ناوی خوان هەستەکەبیخن بەداخەوە بەو شێوەیە من لەبەروی کام لە ناو ڕێکخراوەکانە ئێستێمە لای تۆ بوتم هەست ئەەکەی بە بەڵێ نەخێڵ وڵام بەرەوە هەیە ڕێکخراو لە کوردستانە بەو شێوەیە نەبووە هەر یەکجار وا بە زەقی پێوە دیاربیتن بەو ناو عکارکراوی بەڵام هەڵمەت کراوە هاوکاری کۆکراوەتەوە ئەو هاوکاریە دیار نییە ئەو بەخشینە دیار نییە چۆن خەرج کراوە شێوەیەکی ستانداردی شەفاف نییە زۆر چاکە شەیماخان باشە ئەمەی کە ئێستا کاک ڕەواج باسی کرد هۆت مەسەڵەن هۆکار نییە بۆ ئەوەی کە ناومێدیک لە لای خۆبەخشەکان دروست بکە بۆ نمونە لیدەرێکە کۆمەڵەیەک دروستەکە یاخود سەرۆکی ڕێکخراوێک خۆی قازانجێکی باشەکات و ئەو خۆبەخشانە ئەو هەموو کاتی خۆیان دانێن ئەو هەموو وزەی خۆیان دائنێن و ئەبینن بەس ئەو قازانجی کردووە ئایا ئیستیغلالکردن و ناومێدی لە گەنجا دروست ناکە بەتەکید دروست دەکات بەڵام لایانی ڕێکخراوی زۆر باشیش مانەیەکە ئەو ورێ بەرز دەکاتەوە یعنی ئەو ورەیە کە گەنج هەیەی نایبکەنەوە لەوانەیە بەڕادەیەکی کەم ئەوەی کە
ڕاست باسی کرد هەبێ بەڵام لایانی زۆر چاچمانەیە کەورەی گەنجی بەرز کردو و چەندەها ڕێکخراوی تر بەهۆی ئەو لایەنە باشانەوە دروست بوونە و هەوڵ دەدەن زیاتریش دروست ببن. واتە ڕێکخراوەکانی کە بۆ لایانی باشە بۆ لایانی باشە زیاترە بەتە باشە. گوڵە باخان ڕای تۆ چیە لەسەر ئەوە کە مەسەلەن ئەو ئێستەغلالکردنی گەنج یاخود بێ ئومێدیکردنەی وەکو لە سەرەتا باسمان کرد حتا شتێک نەبی تەنزیمی ئەو بابەتەی بکاوە بکاکە پاشترێ گەڕانەوەک هەبی ینی شتێک هەبی لە مقابل وەری بگری مەبەستم پارە نییە چونکە زۆربەی ئەو کەسانی خۆبەخشی دەکەن بڵێن ئیشەیان هەیە پارەی ژیانی خۆیان لەو ئیشیان دەست دەکەوی جا عادەتەن لێرە کە شتێک ڕوودەدا ڕێکخراوی فڵان بۆ نمونە ئێمە کاتی خۆی کۆمەڵی گەنج ڕێکخراوێکمان دامەزران زۆر گەنجی تر هاتن لە سوشیال میدیا و شت باسمان دەکرد زۆر خەڵک پێی خۆش بوو پێی جوان بوو دەهات یارمەتی ئێمەی دەدا و ئیشەکەمان دەکرد و دوای شتەکە بەناوی ئەو ڕێکخراوە دادەبەزی لۆگۆیەکەی ئەو ڕێکخراوە ئەوەی کرد بەڵام لە ڕاستیدا ئێمە ئەندامە سەرەکیەکانی ئەو ڕێکخراوە ڕوبعی و گەنجانە و ئیشەمان نەکردبوو ئێستا گەنجەکان ڕۆشتن تاقەشت لەوەیە بەخۆیان لە بیریانما بێ لە سیوی خۆیان نووسیبێ کەسیش لە زاکیرەی زەمەن و لە زاکیرەی مجتەمع نەما کە فلانە کەس ئەو هەموو سەعاتە جاری وا هەبوو تا دویشە و سێشە و دەمانەوە لەگەڵ ئێمە هەر نەدەچونەوە ئێمە دەمانگوت کاکە با بڕۆینەوە بەستە تەواو بوو نەدەچونەوە جلیان دەشتیان ڕێک دەخست کەچی هەمووی ینی بۆ ئەوان ڕۆشت من پێ باشە کاگەشتی کاتە پێم لەبەری کە چێن لای میوانەکانی تر قسەکان بکەیت و پرسیارێکی شلیەکە میش ئەوەیە لە زۆر ڕێکخراوەکانە کەسی گەنجی چالاکمان هەیە گەنجی زیرەکمان هەیە گەنجی هوشیارمان هەیە گەنجێکیش حەزەکە دروست بێ ئایا گەنجی ئێمە ویستێتی ئەم کارە مەسەڵەن بۆ داهاتووی باش بۆ دەوڵەمەندکردنی ئاستی معنەوی خۆی بچێتە مەسەڵەن کاری ڕێکخراوێکی خۆبەخشیەوە بۆی کە خۆشی ئەم کاتی سەرفێکە بۆ کاتە خۆبەخشیەکە خۆشی سوود ببینێ وەڵامی ئەوم بەرەوانی و دوای ویست تێبینیەکە هەبوو وەڵامی تێبینەکەش زۆر باشە گەنجان بەداخەوە لە لێرە لە کوردستان وا فێرکراوین کە هەموو بە سیستەمێکی زۆر بە هەڵەدا ڕۆیشتوین بۆ نمونە کە تۆ ئامادەی تاوا دەکەی دەبێ زانکۆ تاوا بکەی دوای ینی ئەوە ئیتسەماس ینی وایان کردووە فێریان کردوین کە ئەگەر زانکۆ تاوا نەکەین شەهادەت نەبێ بۆ نمونە لە هیچ شوێنێک وەرناگیریان ئەگەر زانکۆش تاوا دەکەی ئیلا دەبێ بچێ سیاقی حکوومەت و لەوێ ئیش بکەی و ئەوانە بەداخەوە لێرە ئەو کۆنسپتە بەو شێوازت نەهاتێ کە ئەوەی ئەمە پێویستمان پێەیە گەنجان هەست بەو ڕۆحیەتە ناکەن بە تەواوی ینی ڕاستە هەمانە گەنجێکی زۆرمان هەیە بەڵام لە چاو ئەو ڕێژە زۆری گەنجان لە کوردستان زۆر کەمە گەنجی شەبوو لە ڕێکخراوەکان بێگومان هەنی بیری لەوە نەکردێتەوە کە خۆی پێ بگەێنێت لە ڕاستیدا کە کاری خۆبەخشی خۆپێگەیاندنە بە تایبەت لە مەرحەلەیەک لە ستەیجێکی تەمەندا بۆ نمونە لە زانکۆیە لە جیاتی ئەوەی کە لە دوای زانکۆ لە ئەو چەند سەعاتی کە لە زانکۆیە دوای بچێتەوە ماڵی بخەوێت یان سۆشیال میدیا یان هەر شتێکە خۆی پێوە خەریکە لە زیاتی ئەوە بچێ خۆی پێ بگەێنێت بە شتێکی خۆبەخشی لەوەی کە بەهرەی تێدا هەیە چونکە بە تەنیا بەهرەکە هەر بەس نییە ئەگەر ممارەسەی ئەو بەهرەیە نەکات بێگومان ناتوانانی خۆی پێ بگەێنێ اینجا ئەو ڕۆحیەتە کە تۆ باسی دەکەی بەڵێ دەبێت ئیشی زۆری لەسەر بکە بەداخەوە نەیانتوانیوە تا ئێستا ینی زۆربەی هەرە زۆری گەنجان نەیانتوانی خۆیان تێدا بدۆزنەوە لەو ڕۆحیەتی کە پێی دەڵێن خۆبەخشی لە بۆ مەوزوعی تێبینیەکەش کاگڕەواز باسی سیاسەتی ڕێکخراوەکانی کرد بەداخەوە لە کوردستان لەوە دەچێت لە پەنجەکانی یەک دەست زیاتر نەبن ئەو ڕێکخراوانەی کە سیاسەتیشی جوانیان هەیە بە تایبەت ئیشەکانیان دیارە تۆ ئەگەر ڕێکخراوێک کە دادێمەزرێن یاخود دامەزراوە لە ئێستادا ئیشی لەسەر دەکەی پۆلیسی ئەو ڕێکخراوە بەشێک لەوە دەبێت تۆ ئەگەر نیازت وایە یان لە پلانت دوایە استراتیژی تۆ وایە بەشێک لە ئیشەکانت خۆبەخشیە دەبێت پۆلیسیەکە دوادا بڕێژی دیار بێت خۆبەخشی یانی چی لەسەر چه ئەساسی خۆبەخشی دەکرێت ئەو خۆبەخشانی کە لە لای تۆن ماف ئیمتیازاتیان چیە بۆ نمونە ڕێکخراوی نێودەوڵەتیمان هەیە لە ئەوروپا هەر لێرەش هەن کە لێرە ئیش دەکەن ئەلەوانسیان هەیە ئەلەوانس لە پایچی بۆ نمونە لیڤنگ ئەلەوانس هەنی لە پای ئەوەی کە تۆ ئیش لە بە ئەو دەکەی کاتی خۆت لە بە ئەو تەرخان دەکەی بڕێک پارە وەردەگری یاخود ترانسپۆرتیشنە هێڵسە هەموو ئەوانەیە زۆر باشە کاکڕاج با من پرسیارێکت لێ بکەم کە لەوانەیەوە کێشەی زۆربەی گەنجان بن گەنجێک
کە سیڤەیەکی بەقوەتی هەیە بەوەی کە کارێکی خۆبەخشی کردووە و گەنجێکە لە پێشتر هیچ کارێکی خۆبەخشی نەکردووە لە کاتی دامەزراندنام ئەو گەنجێکە هیچ کاری خۆبەخشی نەکردووە واستەیەکی باشی هەیە و ئەو گەنجێکە زۆر کاری خۆبەخشی کردو سیڤی خۆی بەقوت کردووە کامەیان دا ئەمەزرێن بەس وەڵامەکە بۆ پاش ڤۆکسپۆپ چکە ڕای کۆمەڵی خەڵکمان وەرگرتووە لەسەر ئەوەی کە بزانین ئایا گەنجان بەشداری کاری خۆبەخشیان کردووە یاخودنا با بەیەکەوە بزانین ڕایانچیان. وەکو گەنجێک تا ئێستا بەشداری هیچ کارێکی خێرخوازی و خۆبەخشی و کردووە بەڵێ ئێمە گروپەشین گروپەکەمان پێکاتوە لە 30 کەس تێری خوێنبەخشیمان نزیکەی گروپی خوێنبەخشی نزیکەی 4000 نەفرە جەماعەتی قبر لە دانیشتمان هەیە ئەوش نزیکەی 30 نەفەری خۆبەخشن هەمووتان خۆبەخشین. ئیشەکانتان چییە؟ ئیشەکانمان کابرا دەبینی حالەتی شێڕا پێویستی بەخینە بەهاری کارەوە دەچین دەبینی بە نسبەت وەکەوەی قبر لێدان تەلەفۆن دەکەن کاکە قبرەکمان هەیە لۆمان لێدەن ئیمە ستافمان حازرە دەچینە بۆیان لێدەین بێ بەرامبەر. قبرەکان ئەوان زیاتر خێرخوازی و ئەوەی تریشان خۆبەخشی خوێنبەخشینەکە دەکا خێرخوازی تر باشە بۆ خودای گەورەیە دەکا خێرخوازی زۆر باشە لە کاتی خوێنبەخشینە چەند بەتڵ خوێنتان بەخشی لە کاتی شەڕی داعشە ئەگەر ئامارێک شتێکت لە بەردەسابێت وەکو ئامار لام نییە بەڵام ئیمە هەم کات ئامادە بووینە لە هەموو برای مەسیحی و مسلمان و ئەوەی دا بکە ئیمە خوێنی خۆمان دەبەخشین. خۆبەخشیکردن هۆکارێکە بۆ خۆڕاگیرکردنی کۆمەلگایە کە کاری خۆبەخشی تێدایە چ لەسەر ئاستی ڕێکخراوەیی چ لەسەر ئاستی تاک کۆمەلگایە کە ئەتوانێت وەڵامدانەوەی خێرای هەبێت بۆ قەیرانەکان جا چ قەیرانی برۆیی بێت سروشتی بێت ئەگەر ئێمە مەسەلەن لە وڵاتەکەمانە کاری خۆبەخشی کللتورێک بێت یان بە شێوەیەکی یاسایی لە یاسایەکە بێت بۆ کاری خۆبەخشی لە کاتی هەر قەیرانێکە هێزێکی ئامادەمانە بێت واتە هێزی کاری ئامادە هەیە کە ئەتوانن ئەو کەلێنانە پڕکەنەوە کە بەهۆی هەر جۆرە قەیرانێکەوە توشمان بووە. کاری خۆبەخشی خۆی شتێکی زۆر جوانە لە هەموو وڵاتان ئەنجام دەدرێت بۆ سوودگەاندن بە ڕاو بۆ چوون و پاڵپشتیکردنی چەند دەتوانین نمونەیەک بڵێن ئاوارەکان بەڵام لێرە تەنها بۆ بازرگانیکردن بە نەفەر بەکاردێت بۆ دەتوانم برم بۆ مدیر ڕێکخراوەکە یان ساحەبی ئەو ڕێکخراوە خۆی بازرگانی بە پارەوە بکات چەند لەلایەن ئەو ڕێکخراوانە پارەی خۆی وەگرێ مرۆڤ بەکاربێنێ لای ئێمە هەروایە. ئەوە ڕای خەڵک بوو باشە بە پرسیارەکەم بۆ کاکڕاج دوبارە بکەمەوە کەوتم دوو گەنج بۆ دامەزراندن کە مەسەلەن مقابلەیان هەبێ گەنجێکیان سیڤەکەی بەقوت کردبێ بە کاری خۆبەخشی زۆر و گەنجێکیش واستێکی باشی هەبێت و سیڤەکەی هیچ کارێکی خۆبەخشیانە بێ کامیان باشتر دامەزرن. دووبارە دەینەوە سەر سیاسەتی ئیشکردنەکان سیاسەتی ئیشکردنی دامەزراندنی بەش سەرچاو مرۆییەکان لە دەستگای خێرخوازی بارزانانی بە جۆرێکە پێویستە ئەو پۆستە ئیعلان بکرێت لە وێبسایتی دەستگا هەموو کەسێک مافیەوەی پێشکەش بکاتن. لە کاتی پێشکەشکردنی سیڤەکان ئێمە دێن شۆرتلیستی 10 کەسێک دەکەین کە لە هەمویان باشترن تیمێک دادەنیشین ئەو نقاتانەی کە کەسەکان بە پێشدێخی دوای زمان و بڕوانامە مەسەلەی خۆبەخشیە ئیشی کردووە فعلەن ئەو کەسە لە ناو سیڤەکەیدا هەیە ئەوە یەکێکە لەو خاڵانەی کە ئێمە سیڤە باش و خراپەکان یان ئەو کەسانێک کە ئەزممویان زیاترە ئێمە ڕێکخراوێک ئەگەر بیاوێتن کوالیتی ئیشەکانی خۆی بەرز بکاتەوە بە دوای کەسێک دەگەڕێتن کە ئەزمونێک زیاتری هەبیت. ڕاستە دەرچووی زانکۆی بەڵام دەرچووی زانکۆ بۆ من هیچ ناگەینێ ئەگەر تو نەتوانی لە ئیشێک بە تایبەتی ئەو ئیشێک کە تۆ پێشکەشت کردووە بتوانی ئیش بکەی یان ئیشت کرد. باسی دەرچووی زانکۆکەی لە زۆربەی وڵاتانی جیهانە کاری خۆبەخشی بە خزمەت هەژمارەکرێ بۆ کەسە بۆ لە وڵاتی خۆمانەوەنی پێویست دەکاتن ڕێکخراوەکان ئیش لەسەر ئەم بابەتە بکەن وەکو پەرلەمانی تازەوە تشکیل بۆ باشە ئەم خاتوشێماوتی بە یاساژ نەکراوە وەکو ڕێکخراوەکان ئەتوانن کۆمەڵە پێشنیار و شت ئامادە بکەن و تەقدیمی پەرلەمانی بکەن. بە تاکید پێویستە ڕێکخراوەکان هەمومان پێکەوە کار لەسەرەوە بکەین خۆبەخشی فعلی دروست بکەین تەنها خۆبەخشێک نەبیتن بێتن و تەنها ناوێکی هەبی لە سیڤەکەی ئاماژەی پێ بکرێت پێویستە کاتی
کە ئیشی کردووە لەم ڕێکخراوە تۆمار کرابن تۆماری تایبەت بەخۆ هەبیتن ئەو کات و دەتوانانی کە بڕوانامەیەکت پێدا ئەو کات بە خزمەت حساب بێت نە کەسێک خۆبەخشێکی سەرپێیی بێتن و تەنها من لەگەڵتانم و دێم ئیش دەکەم دەبی پۆلین بکرێتن جۆری خۆبەخشیەکان چین وەکو لە سەرتاش باسمان کرد خۆبەخشی میکانیکیە کە هێزی پێویستەیان خۆبەخشی مادیە یانش ئەوەی کە بیر ئەو بیرەیە کە من هەی من دەمەوێت بیبەخشم پێویستە ئەمە تەنزیم بکرێت گوڵباخان ئەوەی کە بە خزمەت حساب ناکرێ نابێتە هۆی ساردێک لە گەنجان و پاشەکشەکردن لە کاری خۆبەخشیە بە خزمەت حساب ناکرێت ئێستا بەڵام ئەگەر وەکو ناوی بینین پێشتر کە لە سەرەتای بەرنامەکە ئاماژەیان پێداگوتیان پێشتر ئێمە لە مێژووی یارمەتیەکمان دەدا و هەرەوەزیمان هەبوو ئێستا بەس لە بەرەوەی ناوەکەی لە هەرەوەزیەوە بۆتە ڤاڵەنتیرینگ فکرەکە هەمان فکرەیە تێمەگەی بەڵام لەبەر ئەوەی ئێستا بۆ شێوازە ئەکادیمیەی زۆر تا جۆرێک تازەیە بڵین لۆ کۆمەڵگای کوردیمە ئەوڕۆ پێم وایە ئەگەر ئێستا ئەوڕۆ لەوڕۆوە ئەمە دەست پێ بکەین ئەوەی بکەینە خاڵەکی سەرەتا و دەست پێ بکەین وەکو ڕێکخراوەکان وەکو چالاکوانەکان ڕێکخراوەکان دەست پێ بکەین ئەو پرۆپۆزەڵە بۆ پەرلەمانە بۆ وەزارەتی خوێندنی باڵایە بۆ وەزارەتی تربیە کەسی جیاوازن دوای بەرنامەکە دەست بۆ کارە بکەن بالفعل ینی خۆبەخشی و ئیشکردنی تایە دیارە هەموویانش بۆ ئینێرجیوانی ئەو پرۆژیاسایە بکەن انشاءله فەوە لێرەوە ئەوە منبەرەی باشە کە داوا لە هەموو ئەو خەڵکانە بکەین کە دەمان بینن ئێستا هەموو ڕێکخراوە نەدەنیەکان و ئەو خەڵکانی کە بڵین دەتوانن شتێک لەو بابەتەوە بکەن بۆ نا ئەگەر ببێ بە کولتور خۆبەخشی لێرە ماوێتی ئێستا ببێ بە کولتور ئەگەر ببێ بە کولتور ئیدی دەتوانین بیکەینە ساعات و حسابی شکەین و ئیسفادە بکەین باشە شێماخان بابینە سەر پەروەردە باشە هیچ هەنگاوێک هاوشراوە تا مثلا قوتابیەک خوێندکارێک لە بنەڕەتیەوە و کاتی پەروەردەیەکی وردە ساڵ بە ساڵ ئەو ڕۆحەتی تا دروستکەین بەڕای من لە ئێستادا کەمەک چونکە ئەو کاتێککە ئێستا مامۆستاکان بە خۆبەخش دەڕۆن کە پێی دەرێ مامۆستاکە دێت دانیشەمە خۆبەخش هاتیمە یعنی خۆبەخش هاتیمە لە ئێستادا هەنگاوکی زۆر باشە ئەو منداڵە لە مێچی دەبی ئایا مامۆستاکەم بە خۆبەخش هاتیە کەواتە ینی ڕۆحێت دروست بوو لە ناو ناخی منداڵەکەیدا دروست بوو لە ئێستا دەکارێکی زۆر باش کرای بۆ خۆبەخشی قەت پۆلتان پاکردوتەوە بە جەماعەت هەموومان پاکمان کردوێتەوە باشە کە شتێکە بوو پێیان دەگوت کە شافە لە قوتابخانەکان یان کەلیمەی عەربی ناخۆشیان بەکاردێنە دەیانگو عەمەل شەعبی بەس ئەو کولتورە جوانە لە مەکتەبەکان تازە بکرێتەوە شاباز با پرسیارێک لە تۆ بکەم ئەو کاتێک کە پۆلیان پاک کردەوە تۆ پاک دەکردەوە یان ڕاتەکردزانانی باوەڕکە لەوە نام کە خۆم دزمەوە باشە بەس خۆ ئەمە شاشەی و بەرنامەیە دایمە یەکێک ملۆ کەسانی کە ڕۆحی هاوکاریم زۆرە ناتوانم بانە بە میوان من دێنە سەر تەوەرەکەی خۆمان بەجددی بابەتەکە زۆر هەڵەگرێ وردە نزیکە بینەوە لە با تاو نەبێت جا حراجی شمەکە با من دێمە لە باشە تێبینیتان نەکردو ئەو کەسانی کە لە سەرتاوە لە مناڵی و ڕۆحێتیان تا دروستەوێت لە داهاتوە ئەمانە کەسانێکن کە لە ڕێکخراوەکانە ئیشەکەن يعني لقطاب خانو تو دەست پێ بکەن بەتەکیت یعنی مەسەلەی خۆبەخشی ڕاهێنانی کەسەکان لە خۆبەخشی مەسەلە دۆزینەوەی کار نییە و کەسە بێیشە مەسەلە پەروەردەکردنی کەسەکانە پەروەردەکردنی ڕوحی کەسەکانە بە مەسەلەی ڕۆیشتن بە کاری مرۆڤایەتی بکاتن ئەو کەسانەی کاری خۆبەخشیان کردووە ڕەنگە لە جیهان کەسانی زۆر سەرکەوتوو بوون ینی جیاوازێکی زۆریان هەیە تو بێ واز لە هەندێک خۆشی خۆت بینی بۆ خزمەتکردنی کەسانی کە لانەواز و بێنانە یعنی تو دەتوانی پێشمەرگەیەک لە کوردستان بە نمونە بهینیەوە کە خۆبەخشی حاضر بووە بۆ ئیسراحەت و خۆشی ملەتی خۆی بە خۆبەخشی بە نان و ئاوی خۆی خزمەتی کردووە لە چاو چۆلەکانی کوردستان بووە یعنی مستەفا بارزانی دەفەرمێت ئینسانیەت ئەوەیە تو بێ واز لە خۆشیەکانی خۆت بهینی بۆ خزمەتکردنی خەرکانی هەژار و لانەواز تو ئەمە ڕوحی و ئەوەی کارکردنی دەستگای خێرخوازی بارزانیە کە شانازیە بۆ مرۆڤ خزمەتکاری ملەتی خۆی بیت کە لە خۆبەخشیەوە دەست پێ دەکاتن و هەڵدەقوڵێت هەر لەسەر قسەی جەنابتان کاک دەشتی ئایا کاری خۆبەخشی بەس لە ڕێکخراوەکان و کۆمەڵی مەدەنیەوە خۆی بینێتەوە هەڵبەتە پێچەوانەکەی ئەوەی ڕاست چونکە ئەو کۆنسپتە ڕێکخراوەکان و کۆمەڵەکان یاخود ئەو گروپانە هەلەکەیان قۆستەوە ینی
کۆنسپتەکە خۆی هەبوو بەڵام ئەوان هەڵسانچیان کرد کە کەمێک دەستکاریان کرد و کەمێک سیستەمی جوانیان لە بۆ دروست کرد لە ڕێگەی ئەو سیستەمانەوە ئیشی لەسەر دەکەن ئەگەر نا خۆی لە خۆیدا لە کوردەواری خۆمان وەکو گوڵەباخ ئاماژەی پێدا پێشتر کە باسمان کرد هەرەوەزی هەبوو جانی هاوکاری هەبوو یاخود هەر لە قوتابخانەکان بۆ نمونە منداڵەکان کە لە پۆلێکدا کە یەکدوانێکی زۆر زیرەکی تێدا خۆی دزیەوە ئەوەی تری ئەمایەوە پاکێک کە زیرەک بوون دەچوچی دەکرد هاوکاری برادەرەکانی خۆی دەکرد دەرسی پێیان دەگوت هەتا لە ماڵەشیان دەکرد ینی ئەوە خۆبەخشیە وای لە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیە کرد ئیشی لەسەر باشمە بین زۆر باسمان لە کاری خۆبەخشیێکی لە چوارچەوەی ڕێکخراوە مەدەنیەکان با ئێمە کۆمەڵە نمونە بێنینەوە ئێستا بۆ ببێ بە هاندان بۆ گەنجان باشە چۆن هانی گەنج بدەین و کۆمەڵی نمونەم پێ بڵێ کە ئەچێتە کاری خۆبەخشیەوە باشە و هەموو کەسێ لە ماڵی خۆی بتوانێت بیکات کاری خۆبەخشی جۆری زۆرە بەڵام بە حکمی ئەوەی لە کوردستان لە 2013ەوە شتێکمان هەبوو لە حاڵەتی ئیمەرجنسیدا بووین خەڵک زۆر دەهات کاپمان دروست دەکرد لەوەیە کە ڕەواج لەوە باشتر بزانێ فخەڵک یارمەتیدانی خۆبەخشی حەسر کردبوو بچووکی کردبەوە بۆ کۆکردنەوەی خواردن و پارە و بەتانی و سۆپە ئێستا کە بڵین وەزعەکە لەخوا بەزیاد بێ باشتر بووە ئێستا ڕێکخراو هەن نامێ ئاماژە بەناویان کەم بەڵام ڕێکخراو هەن بۆ نمونە دەورە بۆ خەڵکەکەنەوە بەڵام بە شێوازی متەتەور و بە شێوازی بەڕاستی فعال ئەوە ناکە ئیتر هەر پارەی لە حکوومەت وەرگرێ و دەورە بکاتەوە پارە لە کەس وەرناگرێ بەڵام هەفتەی 2 ساعات گەنج کە ئۆکاتەوە فێری شتێکیانەکات کە پێی دەڵێن هونەری پێشکەشکاری سکیلەکانی یاخود مەهاراتەکانی پێشکەشکردن ئەمەوتم لە ڕێکخراو دەرچین باشە ئەو کارانی کە لە دەرەوە ئێستا بۆکو تاکۆکو خود دەتوانین ئێستا بۆ ڕێگای بڕن دەتوانین ئەنجام بین ئێستا هەر لە ماڵی خۆمان بۆ نمونە لە کوردەواری وا ڕاهاتیە قاپشۆردن لە بۆ کچانە با کوڕان بچن هاوکاری خوشکەکانیان بکەن خۆیان بکەنە خۆبەخشکە قەیچی دەکات یعنی ئەوە ئەچێتە چوارچێوەی کاری خۆبەخشی با ببێتێ چونکە ئەگەر تۆ شتێک ئەگەر بە کللتور هاتە بێت تۆ ئەگەر بتەوێ لە ناو کللتورەیە چاکسازی دروست بکەیت هەر لە ماڵی خۆمانە وا دەست پێ بکەین تۆ ئەگەر ینی لەسەر کچەکە واجب بێت قاپشۆری بکات ئەگەر تۆ بچی هاوکاری بکەیت دەبێتە بەشێک لە خۆبەخشی مادەم وایە بەڵام لە ئەسڵدا خۆیوانیە خۆبەخشی نییە بەڵام با هیچ نەبێت لەوە دەست پێ بکەین بیرمەندی گەورەی گەلەکەمان مامۆستا عەبدوڕەحمان سدیق لە قسەیەکدا دەڵێ تۆ دەتوانێت ئەو شتە ببەخشی کە لێت زیادە خەڵکانێک شتی باشیان هەیە دەتوانن بەخشن خەڵکان شتی خراپیان هەیە دەتوانن ببەخشن ئێمە لە خۆبەخشی دنیایەکی زۆر فراوانە بە تایبەتی قوتابیانی زانکۆ نەک دوای دەرچوونەش لە کاتی زانکۆش دەتوانن گەنجی کوردستان چیان لێ زیاتر ئێستا تۆ باس لەوە بکەین کە بیبەخشن ئەگەر هیچ نەبی لە کوردستان گەنجانی ئێمە کاتێکی گەلێک زۆریان هەیە کە بە فیڕۆی دەدەن یعنی دەتوانی لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە کە ڕۆژانە هەموو گەنجەکانی ئێمە بەکاری دێنن زۆر بەکاری دێنن بەهەڵەش بەکاری بە شێوازێکی زۆر بەلە دەتوانن وانەی فێرکردن ڤیدیۆ تۆمار بکەن و بڵاوی بکەنەوە دەتوانن بچن هاوکاری قوتابخانەیەک بکەن کە قوتابخانەیەکی حکومی سەردانیان بکە وانەیەکیان پێشکەش بکاتن ڕاهێنانێکیان پێشکەش بکەن لەسەر بابەتێک دەکرێت لە ڕێگەی ڕێکخراوەکانەوە نەبێتن هەمومان دەتوانین کاری خۆبەخشی بکەین و سەر بەخۆش بەبێ ئەوەی پێویستی بە ڕێکخراوێکیان کەسێک ببوورە لە کوردستان ئێستا شتێک هەیە ئێمە لە چیمان کەمە لە ڕۆڵ مۆدێلمان کەمە لێرە چەند کەسێک هەن چەند بەڕێزێک هەن لە سیاقی هوەری ئیش دەکەن لە مۆدێلینگ ئیش دەکەن لەوانە ئەوانە بوونەتە ڕۆڵ مۆدل خەڵکانی خۆبەخش ناتوانانی خوان بکەن ئەوانە بۆ زۆر باشە شەیمەخان کە پرسیارە لەکەین ماشەڵڵا لە بکەم و خود جواب بیتەوە وە کەمتری قسەشێ ئەمێ بۆچی ئەو کۆم باسێکە هەر ئەو کەسانن بۆ گەنجێکی سەر ئەو مەسەڵ گەنجێکی ئاسایش بۆ وا لێ نەکەین کە ئەویش کارێکی گەورەی خۆبەخشی بکە بۆ هەر کاری ڕێکخراوەکان بیان فڵان کەس کە لەبەری کە مۆدێلە بەناوبانگە ئەتوانێت ئەم ئیشە بکەن چەندین ڕێکخراو هەیە کە گەنج پێدەگەینی بەڵام گەنج دەکەوتەوە سەرخۆی ئایا ئەو کاتێک پرسیارەکەی من جیابوو چۆن کەسێک لە خۆڕانی پێ بگەین باواز دە ڕێکخراو بینین باواز دە مۆدێل بینین چۆن وا لە گەنجێکی ئاسایی سادە بکەین
واتە چۆن هانی گەنج ڕۆڵەکە گەورەکە ببینێ گەنج ئەو تااقەتەیە کە خۆی هێتی بە خۆی پەرەی پێ بدە من ئێستا بەهرەکەم هەیە کە من هەر لە ناخۆ برم هەیتم چ فایدێکی هەیە کە تو پاڵپشتێک نەبی پاڵپشتێکی ئایا دەرونی بی مادی بی دەبی هەدبی کە واد لێ بکات لە ناخۆ ئەو بەهرەیە هەیتت پێت گەورە بکاتن بۆی خۆت دروست بکەیت ئەوە گەورەترین کێشەیە تا ئەمە دەرێن ڕێکخراو دابنێن یا خودکاری خۆبەخشی بکەین ئەو لایەنەش کەم دەکاتەوە کە تو دامەزراندن بۆەوەی ئەوەوە ئێستا وەستایە ئەو دامەزراندن وەستایە ئەو کاریگەری دەکات لەسەر گەنج کە کاری بڕاتن کاری خۆبەخشی بکە خۆی دروست بکاتن هەموو کات هەر لایەنێک نابی تەنها خودی خۆتە پەرە بە خۆت بدەیت پەرە بۆ توانای خۆت بدەیت کە دەری ببڕی زۆر سپاس زۆر سپاسانەکەن کە کاتتاندانا و دانیشتن لەگەڵ ئێمە بۆ گفتوگۆیە و خۆشحاڵبوون بە ئامادەبوونتان لە کۆتاییە ڕای هەر کامێکتانمانەوێت لەسەر بە چ دەرەنجامێک گەشتن لە کوێ ئەوە دانیشتنە زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. لە هەرێمی کوردستان پێویستە ئەم کاری خۆبەخشی بە یاسایی بکرێتن و هەروە حکوومەتی هەرێمی کوردستان هاندانێکی زیاتری هەبیتن بۆ کاری خۆبەخشی هەروەها قوتابیانی زانکۆ گرنگی بەم بابەتە بدەن بەت هەموو گەنجان بەگشتی ئەو کاتێک کە لەبەر دەستیانە بتوانن لە ڕێگەی کاری خۆبەخشیەوە خزمەتێک بە خۆیان و بە کۆمەلگایەکەیان بکەن ئەمە دەرئەنجامی ئەم بەرنامەیە بوو بەڕاستی پێویستە زیاتر کەناڵەکانش گرنگی بەم بابەتە بدەن و کاری لەسەر بکەن بەگشتی کاری خۆبەخشی کەسێک دەکات بە کەسایەتێک و تێت دەگەینی و پێت دەگەینی لە ئەنجامدا ئەو کارێک کە تۆ دەیکەی لە ناخۆ ئاسوودە دەکات و لایانی کەم باری دەرونیشت باشتر دەکات و پێگەت لە ناو کۆمەلگادا زیاتر دەکات و بەهۆی کاری خۆبەخشیەوە دەتوانی چەندان کەس بناسی و چەندان کەسیش ئاماژە بۆ کارە پێ بکەی کە زیاتر خەڵک هانی کاری خۆبەخشی بدەی و بتێنتە ناو ڕێکخراوەکاندا و لە ئەنجامدا ئەنجامەکی چاک بەدەست دێنی و هەم کار لە ئەزمموی خۆت دەکات و ئەزمموونێکی ساڵانەشت بۆ دادەندرێت و خۆت پێدەگەێنی و کە ئەو کارێک کە ئەمڕۆ دەیکەی ئامانجەکە بۆ بەدیهێنانی ئامانجی بەیانی. لە کۆتایی ئەو دیمانەدا گەشتین ئەو دەرەنجامی کە نەریتی خۆبەخشی پێویستە نوێی بکەینەوە وەکو جاران لە باو باپیرانمان کار لە بۆمان بەجێما بوو بەڵام لە ئێستادا پێویستمان بە یاسایەک هێتا پاڵپشتی ئەو کارە خۆبەخشیانە بکات پاڵپشتی ئەو گەنجانە بکات کە خۆبەخشی دەکەن بۆی ئەو ئیشانە ئەو کارە چاڵاکیانەی کە دەیکەن بە هەدەر نەچێت بە فیڕۆ نەچێت کاری خۆبەخشی ببێتە ئەو نەریتەی کە ئەنجامی باشی لێ بکەوێتەوە بە مەرجێک کە بتوانین داهاتوویەکی باش و گەشی پێدا دروست بکەین. ئەمڕۆ گفتوگویەکی باشمان هەبوو لەگەڵ برادران لە کۆتاییدا گەیشتینە چەند خاڵێک ئەوانەی کە من لەلای خۆم کۆنکردنەوە هەندێک بوون کە پەیوەندیان بە گەنجانەوەی و هەندێکیش پەیوەندیان بە ڕێکخراوەکانەیە هیوادارم لە کوردستان کار بکەین لەسەر ئەوەی کاری خۆبەخشی زیاتر ڕێک بخرێت و وای لێ بکرێت شتێک وەکو ساعاتی خزمەتکردنی کۆمەلگا بۆ گەنج حساب بکرێت لە هەمان کاتدا هیوادارم لەم جۆرە بەرنامانە زۆر بێت کە مینبەرێکەوە دەکات خۆبەخشی دووبارە بکاتەوە بە کولتور و بیکە بە مۆدەیەک کە گەنجان بتوانن لاسایی بکەنەوە بەردەوام بن لەسەری خۆبەخشی هەم بڵین ئیسفادەی هەیە بۆ گەنجەکە خۆی و لە هەمان کاتیشدا ئیسفادەی هەیە بۆ کۆمەلگا لە کاری خۆبەخشیەوە ئێمە فێری زۆر شت بووین هیوادارم گەنجانی کە لە ماڵەوە دانیشتون بێنە دەرەوە و ئەوانیش فێریشتی تازە بن و یارمەتی خەڵکی در بدەن شتی زۆر هەیە فێری بن.